ئێرە ڕادیۆی دەنگی گەلە. کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە با یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ چوارشەممە 24 زەیرانی 2025تان پێشکەش دەکەین. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە کاتی گەشتەکەی بۆ لووتکەی ناتۆ لە لاهای با ڕۆژنامەنووسانی ڕاگەیاند نایەوێت گۆڕانی ڕژێم لە ئێران ببینێت، چونکە ئەو جۆرە گۆڕانکاریانە ئاژاوە و بشێوی دروست دەکەن. ئەم لێدوانانە پێچوانێ ئەو قسانەیە کە سەرۆکی ئەمریکا ڕۆژی یەکشەممە کردی وتی ئەگەر ڕژێمی ئێستای ئێران ناتوانێت جارێکی دیکە ئێران گەورە بکاتەوە بۆچی گۆڕانی ڕژێم ڕوو نەدات. دۆناڵد ترامپ هەروەها ئاماژەی بۆش کردووە ئێران چێکی ئەتۆمی نابێت و دواتریش بانگەشی ئەوەی کرد کە ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا پەیوەندی پێوە کردو و هاوکاری پێشکەش کردووە بۆ چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ ئێران. کایا کالاس بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا لە پەیامێکدا لە پلاتفۆرمی ئیکس وڵای کردەوە ئەگەربەستی نێوان ئێران و ئیسرائیل هەواڵێکی خۆشە، بەڵام تا ئێستاش بەهێز نییە و بە ئاسانی لەناو دەچێت، بۆیە پێویستە هەموو لایەک پشتیوانی ئاگربەستەکە بکەن. هەروە کایا کالاس نووسی ویشەتی یەکێتی ئەوروپا هاوسۆزی لەگەڵ هەموو ئەوانەیە کە زیانیان بەرکەوتووە بە قەتەریشەوە کە شەوی ڕابردوو هێرشی کرایە سەر و بەڵام ئێستا ساتی گەڕانەوەیە بۆ سەر مێزەی دانوستان. هەروەها کایا کالاس باسی لەوەش کردووە کە با ئەو ئاگربەستی نێوان ئێران و ئیسرائیل خاڵی وەرچەرخان بێت بۆ هەموو ناوچەکە، بۆ ئەو ئەنجامش لەگەڵ هەموو لایەک بەردەوام دەبێت لە کارکردن. حەسان ڕۆحانی سەرۆکۆماری پێشووتری ئێران لە پەیامێکدا دوای ڕاگەیاندنی ئاگربەستی نێوان ئیسرائیل و ئێران ڕاگەیاند دەشێت ئاگربەست بۆ فریودان بێت. هەروە نووسی ویشەتی ڕوونەکە هیچ بژاردەیەکمان نییە جگە لە بنیاتنانەوەی دەسەڵاتی بەرگری لە هەمان کاتدا متمانەی گشتی و سەرمایەی کۆمەڵایەتی بنیات بنینەوە. ئەم قەیرانە دەبێت ببێتە کارنامەیەکی نوێ بۆ ڕاستکردنەوە و بنیاتنانەوەی بناغەکانی حکومڕانی دروست. ڕۆحانی هۆشداری لەوەشدا ئاگربەستەکە ئاماژە نیە بۆ کۆتایی هاتنی هەڕەشەکانی سەر وڵاتەکەی و دەشێت دەرفەتێک بێت بۆ فریودانی ئێران و چارەسەرکردنی ئاڵەنداوازەکانی ئیسرائیل و ڕێگە خۆشکردن بۆ هێرشێکی دیکە. هەروەها نووسی ویشەتی دەبێت گوێ لە خەڵک بگرین و چاکساسی بکەیت و هەروەها دەبێت وڵات ئاوادان بکەینەوە و بیر لە سبەی بکەینەوە و ئامادە بین. مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران لا پەیوەندێکی تەلەفۆنی لەگەڵ ئەمیری قەتەر پێڕاگەاندون کە سوپاسوپێزانینی خۆیان بۆ پشتیوانی هاوسۆزی و هاوڕێیەتی حکوومەت و گەلی قەتەر دەردەبڕن. دەشڵێت ڕێز لە ئاگربەست دەگرن ئەگەر ئیسرائیل پابەند بێت. سەرۆکی پەرلەمانی تورکیا نۆمان کورتولموش پەیوەست بەو کۆمسیۆنەی کە پلان وایە بۆ چارەسەری پرسی کورد و سەرخستنی پرۆسی ئاشتی پێک بهێنرێت لەگەڵ سەرۆک فراکسیۆنی پارتە سیاسیەکان کۆبووەوە. لە کۆبوونەوەکەیاندا کە نزیکەی 2 کاتژمێر و نیوی خەیان دەربارەی ئامانجی بەرفراوان لە پێکهێنانی کۆمسیۆنەکە وتووێژکرا. پاش کۆبوونەوەکە سەرۆک فراکسیۆنی پارتی یەکسانی دیموکراسی گەلان دەم پارتی گولستان کلیچکۆکچیت وەڵامی پرسیاری ڕۆژنامەنووسانی دایەوە و ڕێگەن کۆبوونەوەکە زۆر باش بووە وتیشی لەبەر ئەوەی پارتەکانی تر هیچ لێدوانێکیان نەداوە، منیش هیچ زانیاریەکی تر ناخەمەڕۆ لە ئێستادا. کۆبوونەوەی نێوان سەرۆک فراکسیۆنەکانی دەمپارتی گولستان کلیچکۆکچیت و سزای تەمەڵی لەگەڵ وەزیری داد یەلماز تۆنج کۆتایی پێهات. لە کۆبوونەوەکەدا ڕێگەکانی چارەسەری پێویست بە کێشەکانی زیندانیان تاوتێکران. لە پاش کۆبوونەوەکە سزای تەمەڵی ڕایگەیان لە زیندانەکاندا چەندین کێشەی جدی هەن کە ئەو کێشانەمان باس کردووە و هەروەها وتیشی لە کۆبوونەوەکە پێکەوە لەبارەی ئەو کێشانە گفتوگۆمان کرد و لەبارەی گەڕان بە دوای چارەسەری کێشەکانیشدا گفتوگۆمان کردووە. وتیشی بە هیوان وەزارەتی داد لەمەوە کاری پێویست و دەستبەجێ بکات و چارەسەری کێشەکان بکات. وتیشی دووپاتمان کردێتەوە کە چارەسەرێکی بە پەلە و دەستبەجێ پێویستە و ئەوانیش هوتویانە لەمەوە کار دەکەن و وەزیری دادیش ڕایگەاندووە کە ئاگاداری کێشەکان.
ئەندامی شاندی ئێمراڵی پارتی یەکسانی و دیموکراسی گەلەندەم پارتی پەروین بۆڵدان دوای هەڵبژاردننی وەک جێگیری سەرۆکی پەرلەمان بۆ یەکەم جار دانیشتنی پەرلەمانی بەڕەوە برد. پەروین بۆڵدان لا دیوانی پەرلەمان قسەی کرد و سری سورەیە ئۆندەری بەبیر هێنایەوە ڕایگەیاند ئۆندەر با زەهمیەتێکی بەڕێوەبردننی دیموکراتیک و دادپەروەر و فرەی پارێز جوڵاوەتەوە. هەروەها جەختیشی کردەوە ئۆندەر دەنگی هەمووانی گەیاندۆتە پەرلەمان. پەروین بۆڵدان لە لایەکی تریشەوە لەسەر درێژاتان بە ئیرادەی ئاشتی جەختی کردەوە وتی ئەم ئەرکە بۆ من ئەمانەتە نەوەک پلە و پایە و خەونی ئوندەر بۆ ئاشتی ڕێگەی منە و بیرەوەریەکانی ڕێگەم ڕۆشن دەکەن. ڕاڕاشیگان لەم قۆناغە دژوارەدا دەبێت پەرلەمان بۆ بەدیهێنانی ئاشتی لە تورکیا و هەرێمەکە بەرپرسیارەتی خۆی جێبەجێ بکات. وتیشی ئاشتێکی هەمیشەی پێویستێکی هەنووکەیە بۆ تورکیا و هەرێمەکەمان. هاوسەرۆکی گشتی پارتی یەکسانی و دیموکراسی گەلەندەم پارتی تۆلای حاتم مۆغلاری لە کۆبوونەوەی پارتەکەیدا لە پەرلەمانی تورکیا هەڵسەنگاندنی بۆ ڕۆژەف و پێشهاتە نوێەکان. حاتم مۆغلاری ڕایگەیاند لە پێناو ئاشتیدا دەرگای ئێمراڵی ئەگەر بکرێتەوە ئەوا دەرفەتی دروست و ڕاستەقینە بۆ ئاشتی دێتە ئاراوە و وتیشی دەبێت کردنەوەی دەرگای ئێمراڵی ببێتە پردی ئاشتی. هەروەوتیشی ڕێگەدان با دیالۆگی بەردەوام لەگەڵ بەڕێز ئۆجەلان بابەتێکی زۆر گرنگە و هەروەوتی لە چەند ڕۆژی داهاتوو شاندێکی گەورە لە ئەوروپاوە با مەبەستی دیجات دێنا تورکیا و دەرگاکانی ئیمراڵی با بکرێتەوە و بەڕێز ئۆجەلان لەگەڵ ڕۆشنبیران و یاساناسان و ئەکادەمیسیەنەکان و سیاسەتمەدارانی وڵات و دەرەوەی وڵات کۆ ببێتەوە. هەروەوتیشی ئەگەر دەرگاکانی ئیمراڵی بکرێتەوە دەرفەتی ئاشتی زیاتر دەبێت. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی کۆماری تورکیا پێشبەڕێکەوتنی بۆ لاهای هۆڵەندا و بەشداریکردنی لا لووتکەی ناتۆ وەڵامی پرسیاری ڕۆژنامە نووسانی دایەوە. ئەردۆغان لە قسەکانیدا سەبارەت بەو پرۆسەیە کە لا 27 شوبات بە بانگەوازی ڕێبەر ئۆجەلان دەستی پێکردووە لە ژێرناوی ئاشتی کۆمەڵگەی دیموکراتیک داوتی وەک سیاسەتی دەوڵەت بە بڕیارین ئەم پرۆسەیە بگەێنین بە سەرکەوتن. ئەمە لە کاتێکدا تا ئێستا هیچ هەنگاوێکی کردەییان نەناوە لەبارەی سەرخستنی پرۆسەکەەوە. مەجلیسی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک سەبارەت بە داواکاریەکەی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە کە داوا لە لایەنە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەکات با لە بەرچاوگرتنی بارودۆخی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران یەکگرتووی و یەکێتی خۆیان بێنە ئاراوە و گرنگترین کار یەکگرتووی و یەکڕێزی کوردانە لە ڕاگەیاندراوێکدا پشتیوانی خۆی بۆ داواکاری ڕاگەیان. پەژاک ڕایگەیان یەکێتی نێوان هێزولایەنەکانی نەتەوەکەمان تەنها ڕێگەی پێشخستنی دروستی تێکۆشان کە لە کۆتاییدا پێویست بە جێبەجێکردنی ئەم بابەتە گرنگەی. هەروەها پەژاک لە ڕاگەیاندراوەکەیدا ئاماژەی بەوە کردو وەڵامی ئەرێنی داواکەی کەنەکە دەدەینەوە چونکە یەکێتی نێوان هێز و لایەنەکانی نەتەوەکەمان تەنها ڕێگەی پێشخستنی دروستی تێکۆشانە. ناوەندی ڕاگەاندنی هێزەکانی یاسایشی ناوخۆی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ڕایگەیاند شانەکانی چەتەکانی داعش کاتژمێریەک هێرشیان کردوتە سەر خاڵی پشکنینی شارۆچکەی دەرەنجی ڕۆژهەڵاتی دەیرەزوور لە کاتی هێرشەکەشدا شەڕ لە نێوان هێزەکانی یاسایشی ناوخۆ هێرشبەرەکاندا ڕوویداوە. هەروەها ڕایشەنگاندووە لە شەڕەکەدا هیچ ئەندامێکی هێزەکانی یاسایشی ناوخۆ زیانیان پێنەگەیشتووە بەڵام زیانی مادی کەوتوتەوە. هەروەها لە ڕاگەیاندراوەکەدا هێزەکانی یاسایشی ناوخۆ باسی لەوە کردووە کە دوای شەڕەکە چەتەکای داعش هەڵاتون و ناوچەکەیان بەرجێهێشتووە. لە کۆتاییشدا ڕایگەاندووە دوای هێرشەکە هێزەکانی یاسایشی ناوخۆ دەستیان بە خەباتی پاککردنەوە کردووە و دەورەیان زیاد کردووە بۆ دەستگیرکردنی چەتەکە. گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرە شەڕ.